دوای 6 مانگ لە هاتووچۆ و ڕێکەوتنەکان لە نێوان هەرێم و بەغداد چی ڕوویدا؟ شاندی هەرێم نیگەرانە لە داواکاریە زۆر و زەوەندەکانی شاندی دانوستانکاری عێراق. دوای 5 کابینەی حکوومەتی فیدراڵی خۆری پەیوەندیەکانی هەرێم و بەغداد بە یەکجاری ئاوا دەبێت؟ ململانەی و ناکۆکی نێوان بەغداد و هەرێم لەلایەک و لایەنە سیاسیەکان لەلایەکی دیکەوە تاوێرێکی گەورەی لە بەردەم ناردن و نەناردنی بوجەدا دروست کردووە. ئەو پرۆژە یاسایی کە پەسەندکرا بۆ کورد تا ڕادەیەک ئومێدبەخش بوو. ئومێدەکان بە شێوەیەک بوو فەرمانبەرانی هەرێم پێیان وابوو کە موچە پاشکەوتکراوەکانیشیان بۆ دەگەڕێتەوە، تەنانەت چەند مانگێک دووچە وەردەگرن. بەڵام هەرزوو بەغداد ئەو هیوایی فەرمانبەران و موچەخۆرانی دیسان خستە ژێر پێ. سەرباری ئەو هەموو چاوەڕوانی خەڵک و چوونی وەفدەکانی هەرێم بۆ بەغداد کەچی لەگەڵ هەر نزیک بوونەوە لێک تێگەیشتنێکی نوێ. بەغداد خاڵێکی نوێ بۆ داواکاریەکان بەرامبەر هەرێم زیاد دەکات و ڕیسەکە دەکاتەوە بەخوری. ئاریشە و گرفتەکانی هەردوو حکوومەت لە ئێستادا زیاتر گرفتی سیاسین وەک لەوەی گرفتێکی ئیداری بن. کۆبوونەوە سیاسیەکان و ناکۆکی نێوان کورد و لایەنە شیعەکان ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر ڕەوتی دانوستانەکان هەیە. هەر کات شیعەکان بیانەوێت زیاتر گوشار لە کورد بکەن، ئەوە لە ڕێگەی شاندی دانوستانکاری حکوومەتی ناوەند دەست تونتر دەکەن. ئەمەش سەرباری ڕێککەوتنێکی فەرمی نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ. باڵام شاندەکە ناچار بوو بۆ چەسپاندن و جێکردنەوەی ئەو ڕێککەوتنە لە پرۆژە یاسای بودجێدا لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانیش بکەوێتە گفتوگۆ، تاوەکو ئەوانیش بەوە ڕازی بن کە حکوومەتی فیدراڵ بەڵێی بۆ کردووە. بەڵام دوای هەر سەردانیکردنەوەیەکی شاندی هەرێم بۆ بەغداد، داواکاریەکانی بەغداد زیاتر بوو، بودجەکەش کەمی کردووە بۆ هەرێم. جارێک شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەگاتە ڕێککەوتن، جارێکی تریش لەگەڵ حکوومەتی عێراقدا ڕێککەوتن واژۆ دەکەن. لایەکی دیکەشەوە لەگەڵ لایەنە شیعەکان و چوارچێوەی هەماهەنگی و ئیدارەی دەوڵەت. بەڵام نە ڕێککەوتنەکەی دارایی و نە حکوومەت و نە ئیدارەی دەوڵەت بە فریای شاندەکەی هەرێم نەکەوتن، چونکە هەر جارە و بیانوویەک بە هەرێم دەگرن و داواکاریەک زیاد دەکات. پشکی هەرێمی کوردستان و بودجێ فیدراڵی چەند بوو ئێستا چەندە؟ ئێواری 27 ئادار لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوا کۆبوونەوەی خۆی لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 ئەنجامدا. لا دانیشتنەکەدا لیژنەی دارایی ئەو بکاتیش لا سەرخواستی لایەنە شیعەکان جارێکی دیکە گۆڕانکاریەکانیان لە مادەی 11دا کرد کە تایبەت بوو بە پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاساکەدا. بە پێی گۆڕانکاریە نوێیەکە ئەگەر هەرێمی کوردستان پابەند نەبێت بە ڕێککەوتنەکەوە، ئەوە حکوومەتی فیدراڵ نابێت هیچ بڕەپارەیەک بۆ کوردستان بنێرێت. بۆ جێبەجێکردنی ئەم خواستەشیان دەسەواژەی مەقاسە لابرا کە بەواتای لێدەرکردن یان لێبڕین دێت. مەبەست لەم دەسەواژەیەش ئەوە بوو ئەگەر حکوومەتی هەرێم بە پێی ڕێککەوتنەکە بڕی پێویستی نەوتی ڕادەست نەکرد، ئەوە بە ئەندازی ئەو کەمکردە لە بودجەی هەرێم دەبڕدرێت. بەڵام بە لابردنی ئەو دەستەواژەیە ئەگەر بە هەمان ئەو بڕی ڕێککەوتنی لەسەر کراوە هەرێمی کوردستان نەوت ڕادەستی سۆڵۆ نەکات، ئەوە حکوومەتی فیدراڵ پابەند نابێت بە ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی دیکە گەڕانەوە بەغداد بۆ ئەوەی تا 2 ساتەکانی تێپەڕاندنی بودجە لە نزیکەوە لەگەڵ لایەنە عێراقیەکان لەسەر خەت بن، تاوەکو ئەو دەقا بچەسپێنن کە زیاتر لە چەند جارێک لە هەولێرەوە بۆی چوونە بەغداد. بەڵام لە کۆتاییدا یاساکە بەخواستی لایەنە عەرەبیەکان پەسەند کرا، هەرچی هەرێمیشە پابەندی خۆی دەربڕی و هەموو نەوت تەنانەت داهاتی ناوخۆ نیوەی دەواازە سنووریەکانیشیان پێدان. بەڵام بەغداد وەک ئەوەی داشی سوار بێت نەسەیری هەرێم دەکات، نەحساب بۆ ڕێککەوتنەکانیان دەکات کە بەڕای زۆرێک لە چاودێران حکوومەتی ناوەند دەیەوێت کەفن بۆ حکوومەتی هەرێم بدورێت. بۆ ئەو مەبەستاتی وەرقسەی لەگەڵ ئەندامێکی شاندی هەرێم کە بەشداری سەرەکی گفتوگۆکانە کرد. ئەندامەکە بە تیواری گوت تا ئێستا ئەوەی لا کەشی کۆبوونەوەکان دەیبینین گوشارە ناکدانوستان. نیەتی ڕێککەوتن نییە و هەر کاتێکیش وەفدی هەرێم دەچێتەوە بەغداد. وەفدەکەی حکوومەتی عێراقی کۆمەڵێک داواکاری نوێ هەیە و کۆمەڵێک پێداگری نوێ دەخەنە سەرمێزی گفتوگۆکان. لا سەرێکی ترەوە ناکۆکی نێوماڵی کورد و ئاریشە بەردەوامەکانی نێوان یەکێتی و پارتیش
گرفتێکی تری کۆبوونەوە و دانووسانەکانن. حکوومەتی عێراقی و لایەنە شیعەکانیش سوودی خراپ لەم ناکۆکیە وەردەگرن و بە هەلو فرسەتێکی زێڕینی دەزانن تا شەڕی نێوماڵی کورد زیاتر بکەن. با جۆرێک ئەو حکوومەتەی ببوو بە شەرمەزاری بۆ حکوومەتی ناوەندی. وا ئێستا لە پەلە قاژەدایە و هیچی پێ ناکرێت.